قەیرانی دارایی کەمی موچە و دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر جونگەکانی ژیانی هاوڵاتیان دروست کردووە. لەم راپۆرتەدا دەپرسین ئاخۆ ئەو قەیرانانە تا چەند کاریگەریان هەیە بەسەر ئەو کۆمپانیانەی کە کەلوپەلی ناوماڵ و ئۆتۆمۆبیل دەفرۆشن. ئایا ئێستا وەک جاران هاوڵاتیان بەلێشاو ڕوودەکەن ئەم کۆمپانیانە تا بەقیست کەلوپەل و شتومەک بکڕن؟ تا چەند هاوڵاتیان ڕووەکەنە کۆمپانیەکان تا بەقیست شت بکڕن؟ لەم کاتەدا کە لە قەیرانێکی دارایی زۆر سەخت داین بە دڵنیاییەوە بواری پێداویستی ناوماڵ بە دەرەجە یەکەم وا دەزانین تەئسیری زۆری تێکردو. لە 2012 لە 14 لەگەڵ 13 سەتی 20 کەمی کردووە، 14 بۆ 15 سەتی 25 کەمی کردووە. لە 16دا زۆر کەمکردنەکە و سەردانیکردن لەگەڵکردندا بە زیاترەوە تەئسیریە بوو. مانگی 2014 دەستمان کردو بە ئیجراءات و بە تەقلیسات، یعنی ئەو کاتە لە هەموو کوردستاندا حدودی 1100 مۆزەفمان هەبووە، ساتۆ بە خواری 350 کەم تریشە. جەنابتان قیستەکانتان زۆر دواکەوتووە، ئازیاد نەبێ سەردانێکمان بکەن. بێگومان دواکەوتووی زۆرە، چکم هەندێکیان هەیە با بڵێن 2 قیست و 3 قیست هەتا بکرێت زیاتریش دواکەوتووە، ناچاری نیەمەش تەلەفۆنیان بۆ بکەنەوە کاتە. بەڵێ وەکو ئاماژەت بۆ کرد لەسەر کۆمپیوتەرەکە ئەو حاڵەتانی کە سوورن قیسیان دواکەوتووە، ئێستا ئەو کەسە چەند قیسی دواکەوتووە؟ ئێستا حالیانە مەکێکە لەوانەی کە زۆر قیستەکانی دواکەوتووە 1 2 3 4 5 6 7 قیستی دواکەوتووە. هۆکاری چییە؟ هۆکارەکە ئەگەڕێنێتەوە بۆ قەیرانی دارایی. کاتی خۆی بەهۆی ئەوەی کە لۆدێکی زۆرمان لەسەر بوو نەمانەتوانی هەچ کەسێک مەعاملەی بانقی تەواو ئەکرد یان بە کاشیش بێت ڕاستەوخۆ سارەکەی خۆی وەرگرێ. وەیتین لیستمان هەبوو، لیستمان دروست دەکرد بە پێی کیو تەوزیعمانە کرد بەسەر کڕیارەکانە. ئێستا بێگومان ئەو شتە نەماوە، کاتی خۆی لە کاشیشە هەر سەرمانداهەنە. زۆر تەئسیری کرد. جاران کابرا سارەیشی ئەبرد هەر لێ خوڕینەکەی بەدڵ نەبووە، دوای 2 ڕۆژی هێناوە بە 1500 دلار 2000 دلار زەرری فرۆشت. ئێستا وای لی هاتووە خۆی هەیە بۆلات چی هەرزانە. جارە یەکەم پرسیار لە ساری تۆمارکراوە نییە ڕقمی ژماری هەبێ نانیمانە باشە ئەی سارەت نییە 2 پارچە 3 پارچێ بۆ یاخبێ، ینی خەڵکەکە وای لاتەوە بۆ ساری ستۆک ئەگەڕێ، یعنی گە ڕێگە بدرایە ساری خەڵک ساری تاجرەکان ساری ستۆکیان هێنا بۆ وڵاتە بۆی هەرزان بیفرۆشن بە خەڵکی کڕێ کێشەی نیە. ئەڵە بەزمیمێ قاچم دەردی کوردەکە لە قاچم لە عارز ببڕێ. قەیرانی دارایی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست کردووە بە جۆرێکە کە لە ئێسادا هاوڵاتیان وەک ئەوسا ناتوانن بەقیست ئەو شتێک کە دایانەوێ دەستیان بکەوێ، وەک ئەوەی خاوەن کۆمپانیەکان ئاماژەیان بۆ کرد. هێشتا دەرئەنجامە خراپەکانی قەیرانی دارایی بە تەواوەتی دەرنەکەوتووە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.